الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر كبيرا والحمد لله كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. الحمد لله الذي جمل الأعياد بالسرور وضاعف للمتقين جزيل الأجور وكمل الضيافة في اليوم العيد لعموم المؤمنين. أحمده وأشكره على جميع نعمائه وأستغفره، وأشهد أن لا إله إلا الله معز أوليائه، وأشهد أن سيدنا محمدًا رسول الله سيد رسله وأنبيائه. اللهم صل وسلم على سيدنا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. أما بعد، أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. ئیمانداران و خواناسانی بەڕێز، لەم بەرە بەیانیە پیرۆزەدا جەژنی قوربانی پڕبەرەکەت لە ئێمە و سەرجەم مسڵمانانی کوردستان و تەواوی جیهان پیرۆز بێت. خۆشەویستانم، جەژنی قوربان لە وشەی قوربانیەوە هاتووە. ئەم جەژنە بە بوونی قوربانی دەناسرێ. وشەی قوربانی وشەیەکی قورئانیە کە کوردی مسڵمانیش بەکاری هێناوە. وشەی قوربانی زۆر کەس وازانە کوردیە، بەڵام وشەیەکی قورئانیە. خوا لە دوو شوێنە باسی قوربانی کردووە. واتل عليهم نبأ ابني آدم بالحق إذ قربا قربانا فتقبل من أحدهما ولم يتقبل من الآخر. لسورة مائدة آيات 27 پروردگار دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم باسی بکە بۆیان یادیان بکەوە ئەو کاتەی کە دوو کوڕەکەی ئادەم، کوڕە باش و گوێڕایاڵەکە لەگەڵ کوڕە لاسارەکەدا پەروەردگار ئەمری پێکردن کە قوربانی بکەن. یەکیان لە باشترینی ماڵەکەی کە ئاژەڵی هەبوو پێشکەشی کرد بە خوای پەروەردگار، ئەوی تریشیان کە کشت و کاڵی دەکرد لە خراپترینی ماڵەکەی بەنابەدڵیەوە پێشکەشی کرد و کردێ قوربانی. واتە قوربانی پێشکەشکردنی ئەو ماڵەیە کە هەتە بۆ ئەوەی لەخوا نزیک بێەوە. ئەو کاتەش ئاگرێک دەهات لە ئاسمانەوە قوربانیەکەی دەسووتان بە بەڵگەی ئاەتەکەی سوڕەتی ئالی عیمران کە ئاەتی 183 دەفەرمێ کافرەکان و بێباوەڕەکان وتیان ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئیمانت پێ ناهێنین حتى یەئتیەنا بقوربان تأکله النار، تا قوربانیەک سەر نەبڕی و ئاگرێک لە ئاسمانەوە نەیسووتێنێ و نیشانەی قبوڵبوونی بێ ئەوجا ئیمانت پێدێنین. بەڵام ئەو کاتە پەروەردگار یەکیانی قبوڵ کرد و هی ئەو کەسیان کە بەدڵ نەیکرد بوو، ماڵی خراپی پێشکەش کرد بوو، پەروەردگار ڕەتی کردەوە بەسەریە. ئەو کاتە ئەویش ناخی سوتا حەسادەتی دەربڕی، وتی لە ئەقتولەنەک وعد بێ دەبێ بتکوژم. ئالەو کاتەداوە نیزاعی بینی مرۆڤایەتی هەل لەنەوەی دایک و باوکەکان، لە ناو نەتەوەکاندا، لە ناو گەل و قەومەکاندا بەداخەوە دەستی پێکرد. ئەو کاتەی کەسێک کە ئیشێکی جوان دەکا، کەسێکی تر توانای ئەو ئیشە جوانەی نییە، یان حەزی پێی نییە، یان ناخی پاک نییە، بەردەوام ڕقی لەو کەسەیە کە ئیشێکی باش لەسەر دەستی ئەو ڕوودەدا، ئەگەر بۆی بکرێ دەشی کوژێ. بۆی ئیسلامی ئێمە، ئەم ڕەحمەتی دینی ئیسلام و قورئانە ئەمەی لابر لەسەر ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە کە قوربانەکانمان پێشکەش دەکەین ئاگرێک لە ئاسمانەوە نایە بیسووتێنێ، بەڵکو پەروەردگار فەرمووی لەن ينال الله لحومها ولا دماؤها ولكن يناله التقوى منكم. ئەی خەڵکینە ئاگادار بن، ئەو حیوانەی کە سەری دەبڕن و دەیکەن بە قوربانی، نەخوێنەکەی، نەگۆشتەکەی، نەپێستومووەکەی ناگا بەخوا، خوا پێویستی بەوانە نییە. نە ئاگرێکیش لە ئاسمانەوە دێ بیسووتێنێ نیشانەی ئەوە بێ قبوڵ بووە یان قبوڵ نەبووە، بەڵکو خوای گەورە سەیری تەقوا و خواناسیتان دەکا. التقوى ها هنا وأشار إلى صدره 3 مرات. حضرت رسول الله صلى الله عليه وسلم سێجار لەسەر یەک ئاماژەی بۆ سەر دڵی کرد و فەرمووی تەقواش ئالێرەدایە. ئەو شتەیە کە پەروەردگار شاردوویەتیەوە بۆ ئەوەی ئێمە حەسوودی بەرامبەر بە یەکتر نەبین. خوا ئاشکرای ناکا لە دنیادا قوربانی چێ قبوڵ بووە و هیچ چێ قبوڵ نەبووە، با ئەو حەسادەتەی بینی کوڕەکانی ئادەم دروست نەبێتەوە و یەکتری لە ناو نەبین. بابرایەتیمان نەشێوێ، خوا ئەوەی هەڵگرتەوە بۆ قیامەت ئێوە لە دنیادا لەسەر ئەوە یەکتری مەکوژن. سەیری ناو دڵی خۆت کە، چەندە دڵت بە قوربانیەکەت خۆشە، چەندە پارەکەت حەڵاڵە، چەندە بەڕووی خۆشەوە بۆ هەژارەکەی دەبەی، چەندە حەز دەکەی کە خوای پەروەردگار بە ئەمانەت ماڵێکی داویە و تۆش تەسلیمی پەروەردگاری کەیەوە و قیامەتی خۆت ئاوەدانکەی. بەقەدەر ئەو خۆشەی کە لە ناو دڵتایە خوای گەورە قوربانیەکە لێ قبوڵ دەکا.
ئەینا تۆ کاتێ مەڕێکی بچکۆلە دەکڕی یان مانگایەکی گەورە دەکڕی خوای گەورە سەیری زۆری و کەمیەکەی ناکا سەیری نێتی ناو دڵەکەت دەکا هەیە ئینسانێکی هەژارە بەڵام پارەیەکی حەڵاڵ بەڵام پارەیەک کە بە دڵسۆزی پەیدای کردو بە عەرەقی نەوچەوان پێکیەوە ناوە بەرخۆلەیەک دەکڕێ و دەیکا بە قوربانی بەڵام زۆر بەڕووی خۆشەوە دابەشی دەکا زۆر بەڕووی خۆشەوە دەرخواردی ماڵ و منداڵی دەدا کەسێکیش لەولاوە گوێرەکەیەکی گەورە دەکڕێ بەڵام پارەکەی حەڵاڵ نییە بەڵام غەشی لە مسلمانان و خەڵکی بازار کردووە و دروستی کردووە ئەو پارە نامەشروعە بەڵام لە کاتی دابەشکردنیان منەت دەکا من ئەوەم تەوزیع کرد جاری وا براکەی هەژارە ئامادە نەبووە 10,000 بداتێ کەچی لە دەمەدی سادەڵێ ئەوەندە حیوانێکی گەورەمان کرد بە قوربانی و ئاوا بوو خوای گەورە ئەمەیان قبوڵ ناکە هی ئەو هەژارە کە بەرخۆلەیەکی بچکۆلەی کردووە ئەمەیان قبوڵ دەکا بەڵام لە دنیادا وەکو میلەتانی پێش و عەرزم کردن ئەو ڕەحمەتی ئیسلامە نایەوە شتەکانمان ئاشکرا بن ئێمەش بە دووی کاروباری ئاینی یەکتریدا نەڕۆین جەژنی قوربان پێمان دەڵێ ضرب و ناقص و صح لە کەس نەدەین تۆ قبوڵی تۆ قبوڵنی تۆ جەهەنەمی تۆ بەهەشتی کواری تۆی ناوێ خوا لە فڵان کەس ڕازی نابێ ئەمە لێگەڕێ بۆ قیامەت ئەو عایدی خوای پەروەردگارە و سەیری ناو دڵی خۆشت کە چەند دڵت بەرامبەر بەخوا و بە خەڵکی خوا پاک بێ ئەوەندە قوربانیەکەت قبوڵە قوربانی لای مەسەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ کە ئێمە وەکو میلەتی کورد بە شانازیەوە لەسەر مەسەبی پێشەوامان شافعین سونەتێکی گەورەیە لای هەندێک لە مالیکیەکان و ئیمام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوا لەو زانە بەرزانەش بێ دەفەرمون ئینسانی هەبوو ئەگەر پارەی حەیوانی قوربانی هەبێ و ئیمکانێتی سەربڕینی هەبێ قوربانی نەکا گوناهبار دەبێ وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی من وجد سعة فلم يضحى فلا يقربن مصلانا هەر کەسێ لە ئێوەی مسلمان توانای حەیوانی کڕینی حەیوانی قوربانی و سەربڕینی هەبێ لە ڕۆژی جەژنە بەڵام بە عەمدینەیکە با نەیە بەشداری نوێژی جەژنمان لە موسەلادا لەگەڵ نەکا فەصەلی لڕەبیکە وەنحەڕ نوێژ بە تەنها بۆ پەروەردگارت بکە خالیسەن مخلیسەن بۆ ئەڵڵا نوێژ بکە وەنحەڕ قوربانیش سەربڕە ئەم ئایەتە قورئانی سوڕەتی ئەلکەوسەر پێمان دەڵێت دین دوو بەشە خۆشەویستانم دین وەکو کۆترێک چۆلەکەیەک وایە دوو باڵی هەیە بە هیچیان بە تەنها نافڕی بۆ لای خوا فصلی لربک صلة بالخالق ئینسان دەبێت پەیوەندی خۆی لەگەڵ ئەڵڵادا بە نوێژەکانی درێژە پێبدا پەیوەندی خۆی لەگەڵ خوادا دووەمیان و ئیحسان إلى الخلق چاکەکردن لەگەڵ بەندەکانی خوادا واتە کەسێ بڵێ خۆم یەکلایی کردوتەوە بۆ خواپەرستی و دینداری بەڵام حەقی خەڵکم چییە بە سەریانەوە کەیفی خۆیەتی ئەوە هەر تەنها باڵێکت هەیە ناتوانی بەرز بێەوە بۆ لای خوا ئەگەر کەسێکیش بڵێ خۆم تەرخان کردو بۆ خزمەت بە مرۆڤایەتی بەڵام ئەڵڵا ناناسم ئەویش ناتوانێت بەرز بێتەوە بۆ حزوری خوای پەروەردگار بۆیە دین دوو بەشە بەشێکیان نێوانی خۆت و ئەڵڵا دووەمیشیان الإحسان إلى الخلق لەگەڵ بەندەکانی خوادا چاک بێ هەوڵ بدەی بە پێی ئەوەی پەروەردگار پێی بەخشێوی خزمەتێک بە خاک و خەڵکەکەی خۆت و دەوروبەرت بکەی ئەو حەیوانەی بۆ قوربانی سەر دەبڕدرێ لە شەریعەتی ئیسلامیدا ئەگەر حەیوانی سپی مەڕ بوو ئەبێ ساڵێکی تەواو کردبێ ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێ بەدە فەرمێن 6 مانگ بەرەوژوو بۆ حەیوانی سپی کافیە یان هەمومان کوڕی دەشت و دەر و کوڕی جوتیار و فەلاحین ئەگەر بەرگنەکەی بوو بە خوری بەسەر پشتیا شۆڕ بۆەوە ئەو کاتە حەیوانی سپی مەڕ بۆ قوربانی دروستە بزن دەبێت 2 ساڵی تەواو کردبێ و ڕەشەوڵاخیش دەبێت 2 ساڵی تەواو کردبێ لە دوای نوێژی جەژنەوە سەر ببڕدرێواتە پێش نوێژی جەژن هەر کەسێ سەری بڕی بێ سەدەقەیەکی سونەتە لە ئێستاوە دروستە تا سێیەم ڕۆ واتە 4ەم ڕۆژی جەژن ئەیام التەشریق تا نزیکی مەغریبی لە شەوە کە ئێستا کارەباوشت هەیە و دنیا ڕووناکە هیچ ناڕەحەتێکی نییە و لە ڕووی شەرعیەوە دروستە لە شەویشا سەری ببڕێ ئایا قوربانی خێری زیاترە یان بەخشینی پارەکەی زۆر کەس ئەو پرسیارەمان لێ دەکات وەڵام مامۆستاجاری وایە نەخۆشێت پێویستی بە 150,000 هەیە بەڵام پارەکەی نییە ئایا من لەم جەژنی قوربانەدا قوربانیەکەم سەر بڕم یان بچم پارەکەم دەم بەو نەخۆشە شەیخ الئیسلام ابن تەیمیە لە مەجموع فتاوادا لە مجلدی 26 لاپەڕەی 304 دا دەفەرمێ والأضحية والعقيقة أفضل من الصدقة بثمن ذلك سەربڕینی حەیوانی قوربانی یان سەربڕینی حەیوانی حەوتمی منداڵ خێری زیاترە لەم مەراسیمە و لەم وەختەدا لەوەی کەوا پارەکە بکەی بەخێر کەواتە ئەم قوربانیەکەت خێری زیاترە گۆشتەکەی چی لێ بکرێ فكلوا منها وأطعموا القانع والمعتر پەروەردگار ئەوەندە قوربانی بەلاوە گرنگە و ئەمەندە سەربڕینی ئەم حەیوانە نزیکت دەکاتەوە لە خوات باش
دابەشکردنی گۆشتەکەشی باس کردووە لە قورئانەکەدا لە سوورەتی حەجە دەفەرمێ فەکولوا خۆت لێ بخۆ خۆت مەحروم مەکە وأطعموا القانع والمعتر أوي داوال لدك هات بردرقاكد يان زانيد براستي مستحق شرعي ومحتاج بيديته يان داواناك دولة مندا دراوسيتا خشكتا براتا كسوكارتا دوست وهاوريتا با داواجنك با تشاويشي لينبه با هبوش به هل حيواني قربانيك بشيدا هەندێک کەس لە پرسیارەی زۆر لێ کردوین ئەمساڵ مامۆستا قوربانی نەزر دەڵێن نابێ هەر لێی بخۆی خۆشەویستانم لە کتێبی ئەلفیق الئیسلامی و ئەدیلەته کە دکتۆر وهبەت الزوحایری نووسیوێتی لە مجەلەدی 4دا لە لاپەڕەی 2707 دەفەرمێ هەر کەسێک وتی ئینشاء الله قوربانی دەکەم ئینشاء الله ئەم مەڕە دەکەم بە قوربانی ئەم گوێرەکەیە دەکەم بە قوربانی هەر کەوتت ئینشاء الله لە نەزر دەرچووە ملەتی کوردی ئێمە خۆشەویستانم وەکو عەرەب لە زمانی عەرەبی و لە وشەی نەزر و ئەوانە تێناگا کەس لە خۆی قەدەغە نەکا کوردی ئێمە هەموو ئینشاء الله دەکا هەمووی نێتی سونەتی هەیە لەبەر ئەوە دەبێت ئیلا خۆت و ماڵ و منداڵت لێ بخۆی فەکولوا وادخروا وتصدقوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە صحیح مسلمە دەفەرمێ لێی بخۆ ڕۆژانی جەژن تێر و تەسەل لێی بخۆ لێشی پاشەکەوت کە بیشی کە مجەمیدەوە وشکی کەوە هەڵیگرە هەروەها لێشی ببەخشە زانانی شەرعیش فەرمویانە چاکترین ڕێگا ئەوەیە بیکەی بە سێ بەشەوە بەشێکی بۆ خۆت و ماڵ و منداڵت بەشێکی بە هەدیە و دیاری بۆ دۆستان و خزمانت خوشکێکت با لە شارێکی تر بێ با برایەکت لە شارێکی تر بێ با دۆست و خۆشەویست و هاوڕێیەکت زۆریش دەوڵەمەند بێ با دراوسێکت بێ احتیاجیش بێ لەوەی کیلۆیە گۆشتی بۆ بەری هەر بۆی بەرە مەڵێ ئەمە بەس بۆ فەقیرە بەشی دووەمی بکە بە هەدیە و دیاری بەشی سێمی دابەش کە بەسەر هەژارانی مستحەقدا خۆشەویستان لە وڵاتی ئێمەدا لە کوردستانی ئێمەدا هێشتا هەژارانێکمان هەن کاتان لێ دەکەم بۆ ئەوەی کە خێرەکەتان یەکجاری زۆر باش جێگا بگرێ تەواو بەشی خۆتان گلدەنەوە بەشی خزمان و دۆستان و برادەرانتان بنێرن بەشی سێیەمی ئەمڕۆ ئێمە ماڵی هێزی پێشمەرگەی کوردستانمان هەیە ئەبێ وەفادار بین بۆ ئەو پێشمەرگانەی کە ئێستا ئێمە لە ناو ماڵ و منداڵی خۆمان داین ئەوان لە بەرەکانی جەنگن ئێمە ماڵ و منداڵی ئێمە دڵنیایە ماڵ و منداڵی ئەوان بەردەوام لە دڵڕاوچێدان خوایە دەبێت جەنازەکەی بۆ نایەتەوە ئەبێت سەلامەت بێ زۆریان بەڕاستی وەکو پێویست حکومەت ئاوڕی لێ نەداونەوە ئەو معاشە کەمەی کەوەری دەگرن پێداویستەکانی ژیانیان پڕ ناکاتەوە هەر وەکو ڕێز و وەفادارێک بۆ ئەو پێشمەرگە بە ڕێزانە کە ماڵەکانیان لێ نزیکە دەستنیشانیان کەن و بۆیان بەرن هەروەها بەشی دووەمیان کە بەڕاستی مستحەقی شەرعین چەند ڕۆژێکی تر زانکۆکان و پەیمانگاکانمان دەکرێتەوە ئێمە لە پایتەختی هەرێما دەژین زۆری قوتابیەکانی کوردستان ڕوو دەکاتەوە ئەم شارە لە ناو خانوەکاندا لە بەشە ناوخۆیەکانی حکومیدا بەشێک ئەگە ئێستا دەستت پێی نەگە بیکە مجەمیدەکەەوە جوان پوختت بۆی هەڵگرێ لە عەلاگەی ڕەشی مەکە لە عەلاگەیەکی سپی ڕوونی جواندا بە پوخت و خاوێنی دەست بە جێبی کە مجەمیدەوە جوان بەست بێتی کە قوتابخانە کە زانکۆکان کرانەوە پەیمانگاکان کرانەوە ڕاستەوخۆ بۆ بەشی ناوخۆیی بەرە بۆ قوتابیەکان لێی بخوا هەم دڵی پێخۆش دەبێ هەم سەرنجی بەلای مزگەوت و خێری مزگەوتا ڕادەکێشی هەم ئەوانش بە زۆری کوڕی فەقیر و هەژارن و هاوکاریەک دەبێ بۆیان و مەسرەفێکیان لە کۆڵ دەکەیتەوە ئاگامان بەتایبەت لەو دووچینە بێ هەموو ساڵە قوربانی بکە ئەگەر مردووەکە کەسێک لێ مردووە قوربانی بۆ مردوو وەسیەتی کردبێت دروستە و ئەگەر وەسیەتیشی نەکردبێت لای مەسەبی غەیری شافعیەکان دروستە ئەگەر مەڕێکت کرد مەڵێ تەنها بۆ خۆم الشاة تجزئ عن الرجل وأهل بيته ئەگەر ئینسان مەڕێک سەر بڕێ ئەبێ بڵێ خوایە گیان ئەم حەیوانە سەر دەبڕم لە جیاتی قوربانی بۆ خۆم و هاوسەرم و منداڵەکانم شرع دەفەرمێ حتى الجنين في بطن أمه ئەگەر خێزانەکەت حامیلە بوو بڵێ خوایە لە جیاتی ئەو منداڵەش کە لە سکی خێزانەکەمدا دەیکەم بە قوربانی مناڵی ناو سکی خێزانەکەشت بەردەکەوێ مەڵێ ئێمە دەکەسین دەبێت دەبەرخ سەر بڕین یەک حەیوان بۆ خێزانی تەبا و ڕەبا لە بینی هەمویان دەکەوێت یان باوکی وایە دووسێ کوڕن لە یەک خانودان لە خانوویەکی سێقاتان مادام هەموویان بەیەکەوە دەژین یەک حەیوان بۆ هەموو خێزانەکە کافیە خوای پەروەردگار وەکو هەموو قوربانیان کردبێ وایە ڕەشە وڵاقیش بۆ حەو کەس دەگونجێ بڵێ بسم الله الله ئەکبەر لە کاتی سەربڕینە ئەگە خۆت سەرت بڕی یان لە لای قەسابەکەەوە بوەستە باش وایە لە فقی ئیسلامیدا دەفەرمێت لە ماڵەکەی خۆتا سەر ببڕدرێ بمشاهدەتی ئەهلیک بەوەی کە خێزانەکەت ئاگای لێبێ بەڵام دەبێ ئاگادار بین خۆشەویستم لەو کاتێ حیوانەکە لە حەوشەی خۆتا سەر بڕی ئاگال لە دوو شت بێ نابێ منداڵی بچووک و ئەوانە ئاگایان لەم سەربڕی نەبێ نابێ ئاگای لێبێت چەقۆیەکی خوێناوی بەدەستی کەسێکەوەیە ئەمە کاریگەری زۆر خراپی دەبێ بڵێ ژن و منداڵ هەموو بیان سیرکەن
هەیە نەخۆشیە دەرونیەکانی هەیە و دەرونی ناڕەحەتە نابێ حیوان لەبەر چاوی سەر ببڕدرێ نابێ منداڵ لەبەر چاوی ئەم کارانە بکرێ باخوا نەخواستە تووشی کارە ساتێک نەبی ئەگەر لە ماڵە سەرت بڕی بەڕێز دەکەم نابێ پیسایی و خوێن و پاشەڕۆکەی بکەیە ناو ئاوەڕۆی ماڵەکەتەوە لایەک خێرت کردووە لایەک گەڕەچێک وێران کەی و بەیانی شەقامەکانمان هەڵتەچێنی نابێ پیسەکە فڕێدەیتە کۆڵان و لە شیوەکە فڕێدەی ئەبێ زۆر مڕاعاتی ئەوانە بکەی بۆیە لە بوخاریدا دەفەرمێ ئیبن عومەر فەرموویەتی ئەن النبي صلى الله عليه وسلم كان يذبح أضحيته بالمصلى ئەو زەمەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شوێنێکی دیاری کرد بۆ وەکو یاریگانی و دەوڵەتیەکانی ئەمڕۆ پێی دەوترا موسەلا لەوێ حەیوانی سەر قوربانیەکەی سەر دەبڕی لەوێ سەری دەبڕی کەواتە ئەگە بیبەی بۆ کوشتارگە بۆ شوێنی قەسابخانە کە پاک و خاوێنترە و پیسەکان بڵاو نابێتەوە و ماڵ و منداڵی بچووک سەیری ناکە ڕەم بێ بۆ ئەمڕۆ گونجاوتر بێ ئەو کەسێک کەوا لەبەر هەژاری قوربانیت بۆ ناکرێت دڵ ناڕەحەت مەبە لصحيح سنن أبي داود هذا فرمي پیغمبر خدا صلى الله عليه وسلم برانشي سربري فرمي بسم الله والله أكبر بناوي تو پروردگار لهموش تقولترا هذا عني وعمن لم يضح من أمتي خوايا أما لجاتي خومو لجاتي همو أو كس هجارانيك لأمتم قربانيان بينكرا ولا بالفقيري پیغمبری سرورمان صلى الله عليه وسلم قرباني بو هجاران كردوا أوش رحمتي پیغمبرا لآدابەکانی قوربانی هەندێکمان ماوە لە خوتبەی دووەمدا ئێستا دوای جەلسەی ئیستراحەت إن شاء الله پێشکەشتان دەکەم أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته إيمانداران وإخوان أساني باريس وشيء قرباني كل شيء تتقرب به إلى الله هر شتێک نزیکت کاتەوە لە خوای گەورە ئەوە قوربانی کردنە کەواتە بەڕێزت شەر نییە هەر بە حەیوانی قوربانی لە خوا نزیک بیەوە هەر سەدەقەیەک کە دەیکەی قوربانیەکە ڕۆژوێک بۆ خوا دەگری قوربانیەکە کەلیمەی تەیبە قسەی چاق قسەی سڵح و سەڵاح لە بینی دوو کەسە قوربانیە لابردنی ئازارێک پڕکردنەوەی چاڵێکی بەردەمی ماڵەکەت بۆی کە ساری خەڵکێک ئازاری پێنەگا بەڕاستی ئەوەش هەر قوربانیە نزیکت دەکاتەوە لە خوا زمانت بپارێزی باوکێکی چاک بە دایکێکی دڵسۆز بە منداڵێکی گوێڕایەڵ بە بۆ دایک و باوکت دڵی دراوسەکەت ئازار مەدە خۆ پێت دەکرێت ڕوو دەروونت بەرامبەر خەڵک خاوێنکەوە قینەت لە دڵنام مەگرە جلوبەرجێک بۆ منداڵێک دەکەی کەوا دەچێتەوە بۆ مەکتەب باوەڕتان بە جاری وایە توانای حەیوانێکی قوربانی نییە بەڵام خۆ دەتوانیت 40-50 هەزارێک بدەی بە قوتابیە کە دەچێتەوە مەکتەب و پۆشتێکی و پێڵاوێکی جوانی بۆ بکڕی جانتاکەی بۆ بکڕی ئەمە هەمووی لە خوات نزیک دەکاتەوە قوربانی واتە هەر شتێک تۆ لە خوا نزیککەیەوە ئەی نەمانبیست تۆ لە صحیحی بوخاریدا ئافرەتێک کە خراپەکار بوو خوا بە تێرکردنی سەگێک لێ تێراوکردنی لێ خۆش بوو دەتۆ بیری ئاوێک هەڵکەنە بۆریەک بۆ ماڵێک ڕاکێشە مەشروعێک بکەوە شەرنێ هەموو ئەمانە حکومەت بیکە دەی تۆ دەتەوێت لە خوا نزیک بیەوە بەم خزمەتکردنە بە خاک و خەڵک خۆت لە خوا نزیکەوە و تۆ هەموو ڕۆژێ لە قوربانی دای الطرائق إلى الخالق بعدد أنفاس الخلائق بقدر أو هناساني كوامر وفاياتي وبون ورديدار رقاي جيشتن بخوا هيا رقاي جيشتن بپروردگاری خود بدوزوا روجي جشن با مالو من دال من دل خوشكين تايبد مندي بدري بم روجا پیغمبري خوا صلى الله عليه وسلم لبخاري مسلم هاتوا كخاتو عائشة دا فرمي بيني كوما وخلچ ياريان دكر ياري تير اندازي ورميان ياندكر واتجوريك لياريا پیغمبری خوا فرمووی عایشە حەز دەکەی سەیری ئەو کۆمەڵە یاریزانە بکەی وتم بەڵێ فەرمووی وەرە دانیشە جا ئەو دیمەنە جوانە بێنە بەر چاوت خاتو عایشە دەفەرمێت چەناگەی خۆم خستە سەر شانە پیرۆزەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وكان دەفەرمێ خدي على خده وخدي على خده كلمم رومتم نوساندبوو بە ڕوومەتی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم ئاوا چەناگەم لەسەر شانی بوو ڕوومەتم لەسەر ڕوومەتی بوو سەیری ئەو یاریە گایەم دەکرد سەیری ئەو یاری زانانم دەکرد حتا پێغەمبەری خوا فەرمووی حەسبوکی بەستە تێر بووی لە تەماشاکردن وتم بەڵێ فەرمووی دەی با بڕۆینەوە ئەگەر ئەمڕۆ مسڵمانێک خێزانەکەی بەرێ بۆ یاریگایەک سەیری یاریەک کاڕەم بە عالم بڵێ جا ئەوە لە مسڵمان دەوەشێتەوە بەڵام ئەوەش لە دەستورەکەی پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم کە ڕۆژی جەژن خێزانی بەڕێزی هێناوە و سەیری یاریەکی کردووە تۆ دەتوانی لە پارکێکا سوودمەند بی منداڵەکانت بەریە دەرەوە پارکەکەش بپارێزی ئەمە سیفاتی ئینسانی مسلمانە
دەتوانی ماڵ و منداڵەکەت هەر کە پز نەکەی دەبێت بەس قورئان لێ بدرێ خۆ قورئان لەسەر سەر و چاوانی هەمومانە ڕێگاش دراوە بە خۆشیەکانی تریش وەکو لە بوخاریدا دەفەرمێ خاتو عایشە دەفەرمێ ڕۆژی جەژن بوو ڕۆژی جەژنی قوربان پێغەمبەری خوا لە ماڵەکەیان ڕاکشا بوو دوو کچۆڵەی جوان کیلەی تازە پێگەیشت و دەفیان لێ دەدا و گۆرانیان دەوت پێغەمبەری خوا هیچ قسەی نەکرد لەو کاتەدا ئیمامی ئەبوو بەکر هات وەکو کەسێک فەرمووی ئەمە زامیر و شەیطانی فی بەیتی ڕەسوول الله ئەوە گۆرانی شەیطان لە ماڵی پێغەمبەرا لێدرێ ئەوە شەرم ناکەن پێغەمبەری خوا فەرمووی دەعهما یا ئەبا بەکر لێیان گەڕێ ئەبوو بەکر لێیان گەڕێ ئەمە جەژنە جەژن دەبێ خۆشی خۆی پێوە دیار بێت لێیان گەڕێ با خۆشی خۆیان دەربڕن ئەم کچە گەنجانەش ئەم کوڕە گەنجانەش هەموو ماڵ و منداڵەکەت کە پز مەکە ڕێگەی هەموو خۆشێکی لێ بگری دینی ئێمە دینێکە ئازادیە بە شەرتێک ئازادی خەڵکانی تر پێشێل نەکەی سەردان بکە بەتایبەت شەر نییە هەموو ماڵێک بگەڕێی بەڵام بەتایبەت ئاگاتان لە ماڵی شەهیدەکانمان بێ ئەو کەسانەی کەوا ڕوحی خۆیان لە پێناوی سەلامەتی ئەم کوردستانەدا بەخشی کە سوکاری هەمومانن لە زیاتی بچی بگەڕێ بە مەقڕی ئەم حیزب و مەقڕی ئەو حیزب و ماڵی فڵان مەسئول و فڵان کەسی سەرمایەدار و ناوەڵڵا واجبە هەمومان بچین سەردانی ماڵی ئەو شەهیدانە بکەین بڵێن ئێوە ڕۆڵەی ئێمەن ئێمە کە سوکاری ئێوەین کوڕی ئێوە کوڕی ئێمەیە دەست بەسەر مناڵەکانیان دابێنی با حتا ئەگەر هەبوش بێ دیاری بۆ بکڕی پۆشتەیکەی لێ بپرسی لە پێداویستیەکانی خۆشەویستم ئەوانە ئەمانەتی سەرشانی ئێمەنە و شەهیدانە سەردانی بریندارەکانمان کەم ئەندامەکانمان بکەین خۆیان بە بێکەس نەزانن واجبی حکومەت و واجبی میلەتی شەهەر یەکێک لە ئێمە ئەم ڕۆژی جەژنە قۆزینەوە بۆ سەردانی ماڵی شەهیدان بۆ سەردانی منداڵانی بێباوەک بۆ ئەو کەسانی کەوا بریندار بوون لە پێناوی ئەم خاک و نیشتیمانەدا بە ئیزنی خوای گەورە دڵمان ساف بکەین بەرامبەر بە یەکتر هەمومان هەردەمرین پار ئەم کاتانە چەند کەس هەبوو لەم نوێژی جەژنانە لەگەڵماندا بوو ئێستا کۆچی دوای کرد و مزگەوت و ماڵی خۆشی بەجێهێشت ئەوەی بردوویەتی دڵسافیەکەیەتی و قەلبی سەلیمە کەسێک دەنگی لەگەڵتانیە تۆ با حجەیەکت هەبێ بۆ قیامەتت من دێمە ماڵەکەت دێم بەدەستی گەرم بە ڕووی خۆش کاکە گەرنم ئازاکە و گەرنت ئازابێ بە خۆماندا بچینەوە هەڵم کردووە ڕەنبە من هەڵە بم تۆ ڕاست بکەی ئەگەر ئەو هەر مەرحەبایی نەکردی تۆ گەورەی ئەو کەسەی ئەو لایەنەی سەر بە ماڵی خەڵکا دەکا بچووک نییە وەڵڵاهی گەورەی دەنوێنێ خۆزگایە وەکو میلەتەکەمان شکر بۆ ئەوە باشە میلەتی کورد لە دێر زەمانەوە بە دڵسافی و بە لێبوردەیی و بەم جەژنە پیرۆزەوە ماوەتەوە خۆزگە لایەنە سیاسیەکانیشمان وابوونایە ئێستا ئێمە لەبەردەم چارەنووسسازی میلەتەکەمانداین چەند ڕۆژێکی تر ناگاتە مانجێک بەرەو ڕێفراندۆم و بڕیاری چارەنووسی خۆمان دەدەین ئایا چارەنووسمان سەربەخۆی بێ یان نامانەوە هەر حەزمان بەژێر دەستەیە ئەوە میلەت خۆی بڕیاری دەدا بەڵام پێش هەموو شتێک دەبێت تەبایی ناوماڵەکەی خۆمان ڕێکخینەوە تەبایی سیاسیمان ئەو کەسە قازانج دەکا کە ئەمڕۆ دەستی برایەتی بۆ لایەنەکەی تر زیاتر درێژکە ئەو کەسە گەورەیە ئەگەر غەدری لێکراوە خۆی بە مەغدور دەزانێ لە پێناوی مەسلحەتی میلەتەکەیە گەردنی بەرامبەرەکەی ئازادکە زیاتر دوو هەنگاو زیاتر بچێتە پێشەوە گەورەی خۆی بنێوێنێ بەڕێزان ئێمە پێویستیمان بەوە هەیە بەلایەنە سیاسیەکانی کوردستان بڵێین کاکە بێزار بووین لەوەی لە تەلەڤیزۆنەوە پێمان بڵێن جەژنتان پیرۆز بێ ئەو جەژنە پیرۆزە من بۆ خۆم دەڵێم هەر بۆ خۆتان بێ ئەڵێن کاتی خۆی مامۆستا مەلا عوسمانی دیانە هەبووە مەلایەکی زۆر عالمی ئەم شاری هەولێرە و مەنتیقەی دیانە بووە زۆر پیاوێکی زانا و ڕووخۆش و قسە خۆش بووە لە گوندەوە ئەم وەختانە دەبێ عینی ڕێک ئەم زەمەنە جەژن دەبێ کوڕە گەنجێک دەچێت بۆ لای مامۆستا هاتووم دەستت ماچکەم کە هاتم باوکم لە ناو ڕەزوباخەکە بوو ترێیدا دەگرت وتی ئەگە چوویە هەولێر دەستی مامۆستا ماچکە کوڕەپتی کوڕم ڕۆڵە بریا بەچنەیە ترێت بێناوە دەستت ماچ نەکردمایە باوکت تۆی ناردۆ بە وشکی کاکە ئێمە چی لە جەژنە پیرۆزەی حکومەت بکەین حکومەت ژیانی میلەت خۆشکە ئاوڕی بەخێر لە میلەت بدەوە لایەنە سیاسیەکان هەر کەسە مزایدە نەکا بەسەر میلەتەوە وەرن کاکە ئێوە دەستی تەبایی بخەنە ناو دەستی یەکەوە واللهی میلەتەکەمان بێت و ناو ماڵی خۆمان تەبا نەبێ هەموو دنیا دۆستمان بێ سوودی نییە ئەمڕۆ ئێمە لە قۆناغێکداین دنیا دوژمنمان نییە وەکو خەڵکێک دەبینێ بڕواتان بێ زۆربەی گەلانی دنیا بە مەمنونیەوە ئەمڕۆ مەمنونن مەرحەبای کورد بکەن ڕاستەکەم و کوڕیمان هەیە بەڵام لە ئاستی زۆربەی گەلاندا پێشکەوتوترین زۆربەی پاراستنی ئەمنیەتی جیهان ئەمڕۆ هێزی پێشمەرگەی کوردستان دەیپارێزێ لەبەر ئەوە تەنها تەبایی ناوماڵی خۆمان دەوێ با ئەو تەباییە دروستکەینەوە با وەکو شاعری کورد دەڵێ جەژن خەڵاتە دیاریە زایەڵەی ئەڵڵاه ئەکبەر بەستەی سوپاسگوزاریە
گسکدەری بێزاریە ئاهەنگێکی ئیمانیە لە بازاڕی براییدا خەندە و سڵاو هەرزانیە وێنەی نییە کەس جەژنی وەک ئێمەی نییە یەکڕیزیە و تەباییە کەرنەڤاڵێکی شادیە بە هەر لایەکدا دەڕوانی تەوقە و گەردن ئازادیە جەژن دەڵێ بە خۆشەویستی دڵی یەکدا گیر بکەن هەڵەی یەکتر لەبیر بکەن برابن بۆ یەک چرابن دوور لە کێشە و لە هەرابن هەر بێدار و ئەگەر بێدار و بەهۆشن ئەمڕۆ جەژنە چاو لە ڕابردوو بپۆشن شەڕ مەکەن و مەیفرۆشن پۆشاکی تەقوا بپۆشن بۆ یەک ئامانج کە بە هەشتا تێبکۆشن جەژن بۆ خۆشنەویستیە جەژن بۆ خۆنەویستیە ئاشتی فەرمانی خواییە و کڕۆکی خواپەرستیە ئاشتی فەرمانی خواییە و کڕۆکی خواپەرستیە جەژن هەڵە دەشواتەوە گرێی چینە دەکاتەوە چێ دڵی پاک ناکاتەوە جوابی سڵاوی ئەم و ئەو ناداتەوە هەر پیشی خۆی دەخواتەوە پەڕەی کۆن هەڵدەداتەوە بیر لە تۆڵە دەکاتەوە ئەوە واوەیلا بە حاڵی نە لە ئیسلام بووە حاڵی نە جەژن دەچێتە ماڵی یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکە و جەژنی هەموو لایەکمان پیرۆز بێ هەمووتان هەر لە جەژن و خۆشیدا بن هەمووتان هەر ئاوا دڵوتان گەشت بێ و ماڵەکانی خوا ئاوەدانکەن ئەی ئەوە کەسانی بەم بەیانیە زووە بەم سپێدەیە ماڵی خواتان ئاوەدان کرد یا ڕەبی خوا ماڵتان ئاواکە خوا شیفای نەخۆشەکانمان بنێری لەم بەرە جەژنانەدا لە شەهیدەکانمان خۆش بی و بە پلەی بەرزی شەهادەتیان بگەێنێ لە مردووی هەموو لایەکمان خۆش بێ لە ناو خۆماندا تەبامان کەی لە شەڕ و ئاژاوەی بەدکردارانی دەوروبەرمان بە دوورمان کەی دووبارە و سەد بارە جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێ سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين